ئەو ئاگرەی کە لە ئەمریکا کەوتۆتەوە بێگومان بە ئەمری خوایە، بە ئیرادەی خوایە، بەڵام حکمەتی ئەو ئاگرە چییە 100% کەس نازانێ، ئێمە نایزانین. ئەوە ئیشی خوای پەروەردگارە، چونکە ئێمە هیچ پەیامێکمان لە ئاسمانە بۆ نەهاتەوە هۆکارەکە لەبەر ئەم ئاگرم لە ئەو وڵاتە کردەوە. بەڵام ئەم ئاگرە کە بەر بووە لەم وڵاتە زلهێزە پەیامێکە بە ئێمەی دەگەیەنێ فێری ئەومان دەکات کە هەموو قووەت و دەسەڵاتێک بەرامبەر بە قووەت و دەسەڵاتی و هێزی خوای گەورە لاوازە. ئەمریکا کە بەهێزترین وڵاتە، بەڵام تەماشا دەکەی بەرامبەر دوو مەخلوقی خوا دەستەوسان دانیشتۆ هیچی پێ ناکرێ، ئەویش ئاگر و بایە، مەخلوقی خوان. بەڵام لە کاتێکە خوای پەروەردگار شتێکی ئاسایی کردووە، ئەگەر لە سەتەها شوێنەوە ئاگر ببارێنێتە خوارەوە بەسەریانە ئەو کاتە هەر هیچیان پێ ناکرێ. ئەگەر خوای گەورە بایەکە 100 قات بە قووەتکە چیان پێ دەکرێ؟ بۆیە هەرچەنێ بە قووەت و بە هێزبی، بەڵام بەرامبەر بە قووەت و دەسەڵات و هێزی خوا هیچنی سفری. لەگەڵ ئەوەدا تەماشا دەکەی ئەو هەموو هێزە ئاسمانی و دەریایە و وشکانیان هەیە بەرامبەر بە دوو مەخلوقی زەعیفی خوا چیان بەسەرا هاتووە. دەڵێن دەسەڵاتی ئێمەی تیانەما و لە توانای ئێمەدا نەماوە. حتا شەبەکەی CNN ئەمریکی کە لەلانەی زۆرێکمان بینی بێتمان کە ئەمریکیە دەڵێت هیچ نیظامێکی ئاگر کوژێنەوە نییە لە عالەمە بتوانێت ئەو ئاگرە بکوژێنێتەوە. بۆچی؟ لەبەر ئەوەی بایەکی بەهێزی لەگەڵایە. باشە کێ بایەکەی نارد؟ خوای گەورە لە قورئانی پیرۆزا دەفەرمێ وهو الذي أرسل الرياح يرسل الرياح. أرسل الرياح لە چەند شوێنە خوای گەورە باسی دەکات. خوای گەورە ئەو خوایەیە کە با دەنێرێ، بەهۆی بایەکەوە دەسەڵاتیان نەماوە، چونکە تائیرەکان ئەوەی کە ئاگر دەکوژێنێتەوە ناتوانێت ئیشەکان بکات لەبەر بایەکە. کەواتە فێری ئەوەمانی کرد، ئەمە پەیامێکە ئێمە فێر دەکا ئەم ئاگرە کە دەسەڵات و قووەتی خوا لە سەروی هەموو دەسەڵاتێکەوەیە. هەرچەنێ بەهێزبی لەسەر زەویە کە خوای گەورە غەزەبێکت توش بکە و بەڵایەکت بۆ بنێرێ لاواز دەبیت، هیچ دەسەڵاتێکت نییە. کەواتە گەورەی و دەسەڵاتی خوا کوا ئەوە ئەمریکایی کە دەیانوت ئەو وڵاتە ئەجنەبیانە کاکە هەور دروستەکەن و بارانە بارێنن، کوا بارانەکەیان بۆ نەباران؟ ئەو بارانە لەکوێیە؟ کوا هەورەکە؟ خۆگەر باران بارێ کۆتایی بە ئاگرەکە دێ. ئینسانی عەقیدە پاک، بیر و باوەڕ پاک قەت شتی وا ناڵێ. ئینسانی منافق و تێنەگەشت و لە دین شتی وا دەڵێ کاکە هەور دروستەکەن و بارانە بارێنن، دەی فەرموبابی بارێنن. هەموو شتێ بەدەستی خوایە. خوای گەورە لە قورئانی پیرۆزا دەفەرمێ وما تسقط من ورقة إلا يعلمها. ئەوە عەقیدە و بیر و باوەڕی ئێمەیە. خوای گەورە دەفەرمێ یەک گەڵادارێک بەبێ عیلم و ئیرادەی خوا ناکەوێتە خوارەوە. سوێن بە خالقی ئەرز و ئاسمان. یەک گەڵادارێک لەو ئەمریکایە بەبێ فەرمانی خوا نەسوتاوە و نەکەوتۆتە خوارەوە. کەواتە هەموو شتێ بەدەستی خوایە. ئەمە قەزا و قەدەرە باوەڕمان پێیەتی، بەڵام حکمەتەکە چییە 100% ئێمە نایزانین. والله أعلم.